ژینگە پاراستەی هۆرامانە هەمیشە کولتور بێن هەرجە دێر زەمانەوە تا ئی سەدەش کە هۆرامێکی کە گریایگەوە بڵاوی بێنەوە هەیاگیەوە بێ بە هۆرامێکی چ دەگا کاوشانە بە چ بەر و شاری بە چ بەر وڵاتیەوە بێ بە هەمیشە ئاستی ڕۆشنبیریشە کە باوانەوە پێشەمەنەوە کولتورە جوانە کە تاوانشە هەیاگیەوە بێ بە خزمەت بە ژینگەی کەرانێ و هەروەها پاژیری و ئاست و ڕۆشنبیریەکە هەنشا دەزڕەنگینێکە هەنشا هەمان کاتەنە سروشتی و ژینگێک بەکارباراوە پێ خزمەت و وێشا و خزمەتکردە بە ژیان و وێشە خزمەت بە ژینگەی کەرۆنە بەرامبەرشەنە ژینگەشتا و خزمەت بە ئینسانی کەرۆنە بەرامێکی تاوانشا کە ئادا درەختە بەرداری پێمونە درەخت و وەنێ و قەزوانی کە نیانشا سەرانێک کە بە کاشە ئادەم پێواردە ڕۆژانە وێشە تاوانشا بەسەر لە قۆ دەزڕەنگینیش درەختەکەی بەر و درەختەکەی بەکاربارا پێوەشکردەوە تەزبیحی و پێورەتە و هەروەها بابەتی ئابووریانە تاوا ئیسفادەشە نەکرانێ هەم پێ جوانکاری بەکارش بارانێ. یۆچا گرنگیا کە قسەش سەرکەرمێ ڕوانگە و ئەدەب و هونەری و هەورامانی سەر و ئینسان و هەورامی پێی سروشتی پێی پرس و ژینگە پارێزی هەتا پێی پرس و ژەنێجە ڕاستینە و یۆچا ئوستازە بە سەلێقە حەزەت و بێسارانیە حەزەت و سەیدیە مەلا مستەفا و تەختەی و هەر پاسە حەزەت و مەولەوین بەڕاستی مەولەوی فەرماوە و هەر کۆمیەی هانە و هاناون ئانە سەیرانگای چەم خومارانن میرزام یەوادەینەوە هارمن فەسڵێ و ئاراوگێڵ دەردەدارمن گرفتی دەماغ نەڵا بۆش پەرداخ پەیپەی بووی ئازیز مەیۆش نەدەماغ شەو بۆ گیان پەخشەوە فرسەڵ زانۆ ئی سوبحە خاسەوە فرسەڵ زانۆ شەو دیای وەشا چون سوبحی نۆدا کۆن چون سوحبیەوە شوێنی تۆدا ئەنی ئەچی تێکستەنە حەزرەت و مەولەوی تەنانەت نەک باس و زەریفی و جوانی سروشت و هەورانی کەرەوە بین و پەیوەندی ئینسانی هەورامی چەنی سروشتی کە باز جە ڕێگوستەوە کاتەکە ژیوای کەرەوە یعنی ئینی پێی وێشە ئوستازگەلێوەنێ جە هونەر و سەلێقەکاریشا پێی دنیا و ژینگەی جە هەورامانە نەپەی وەسەفدا و ژینگە بەهەشداساکە و هەورامانی دەستەوە باڵاشە بێن بە تایبەتەر دلی هونەرمەندەکانە ئوستازەوە پسە مامۆستا حەمەحسێنی کێمنەی بەڕاستی ئێمە هەتا بڕێ بەزمێمە هەنێک کە تایبەتێنێ بە پرس و ژینگە پارێزیۆ تا میواچمە هەتا هەبێ پرس و پیرۆزییان منەیۆ ئای گیاندارە دانسقا کە جە هەورامانە پێی منەیمە بەزم و کەڵێ پێی کەڵامە کە دلێشەنە هەم شاعرە هەم گۆرانی واج بە ڕۆحیەتەوە فرەناوازەوە باز چانێکەرە کە ڕەخنەداین و ئینسانی کەرەوە پانێکە دەک سەیاڵ پەنجەڵ تۆ ڕێز و نەخاک چانێکە چەنی دڵڵمێ گیان لەبەری کە هەمێکی منتێقەنە تۆ کەریشە ئامانجکەریشە وەسیلە و دلێ هونەری هەورامینە پسەواتم ئێمە بەزممان کە یەک پارچە شیوەن کەرو پێ هەورامانی و هەر یاگەوە هەورامانی جەدلێ هونەر و هەورامینە بەڕاستی زیینەن تۆ هەستکەری کە وەرو ئی هونەرێگنی هەستکەری سەر و وەرو پرسێەوە فیزیای کوانتۆمی گنی بەڕاستی چکە هەرچێ و زیینەن و هەرچێ و قسێکەرم.